بەناوی خی بەخشندە و میهرەبان بەڕێزان ئازیزان و خۆشەویستان من جەبار شێخانی هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی فێرکاری تر لەو ڤیدیۆ فێرکارانەی کە ڕۆژانە دادەنرێ. ڤیدیۆی ئەمڕۆمان سەبارەت بە چۆنێتی داواکردنی شنگن ڤیزایە لە بریتانیاوە سەردانی ئەوروپا بکەیت. تکایە بە هەڵە تێمەگەن ئەم شنگن ڤیزایە بە هیچ جۆرێک بۆ ئەو کەسانە نییە کە لە کوردستانەوە ئەیانەوێ بێنە ئەوروپا. ئەمە زانیاریمان نییە لە ڕاستی لەسەر ئەو فۆرمە و ناژزانی چۆن پڕکرێتەوە هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نییە. ئەمەی کە ئێستا ئەبینم بەڕێزان لەسەر ئەم شاشەیە ئەمە ماڵپەڕی سەرەکی گلۆبڵ ڤیزایە کە بەرپرسە لەسەر کۆکردنەوەی تەواوی ئەو وڵاتانەی کە لە زوونی ڤیزەی شنگن ڤیزا ئەدەن بە خەڵک. سەرەتا ئێمە ئەبێ بزانین بەڕێزان کە شنگن ڤیزا بۆ کێ ئەبێ و بۆ کێ نابێ. ئەوەی کە جنسی بەریتانی ڕەگەزنامەی بەریتانی هەبێ شنگن ڤیزای نایە سەردانی ئەوروپا بکە. ئەوەی کە لە بەریتانیا ئیقامەی بەریتانی پێیە لەگەڵ تراڤڵ دۆکۆمنت ئەبێ داوای شنگن ڤیزا بکە سەردانی هەر وڵاتێکی ئەوروپا بکە. و هەروەها ئەوەی کە پاسپۆرتی عراقی لەسەر ڤیزای 2 ساڵ و نوێی هاتووە و ئیقامەی بەریتانی هەیە پێویستەکە سەردانی پێویستەکە ڤیزای شنگن وەرگێ بۆی سەردانی وڵاتێکی ئەوروپی بکە. بەڕێزان لە کاتی داواکردنی شنگن ڤیزا ئێمە چەند شتێکمان پێویستە. سەرەکی ترین شت ئەوەیە کە فۆرمەکە پڕکەیتەوە. دووەم مەوعید دابنی بۆ سەفارەت یا بۆ VFS سنتەر لەوێ لە کاتی مەوعیدەکە چاوپێکەوتنێکرد لەگەڵاکەن. سێم بتوانی کە بووکی ئوتێلی بکەیت و ئوتێل حەجز بکەیت و فڕۆکە بە چ تارێک دەیت و دەچی حەجزی بکەی. ئەوانە کە بە سیارە ئەچن بلیتی تونێلەکەی فەرەنسا و بەریتانیا حەجز بکەیت و ترافڵ ئینشورانسێک بکڕی. ئەو ترافڵ ئینشورانسە کەڤەری ئەو وڵاتە بکواتە لە وڵاتە ئەگەر خوا نەخواستە شتێکرد لێ قۆما لەوێ کەڤەرت بکە. و هەروەها بتوانی وتمان ترافڵ ئینشورانسە تکتی تارەیە ڕزێروی ئوتێلە و هەروەها کۆمەڵی بابەتی ترە کە لە درێژەی لایڤەکە ئینشاءڵڵا باسی ئەکەین. ئێستا ئەمە کە ئەبین بەڕێزان فۆرمی سایتی VFS سنتەرە لە تۆ لەکوێوە سەفەر ئەەکەی مەسەرەن تۆ لە بەریتانیاوە سەفەر ئەەکەی مەسەرەن بۆ سەفەر بۆ کوێ ئەەکەی سەفەر بۆ با بڵین لیتوانیا ئەەکەیت کلیک لەسەر ئێرە ئەەکەیت کە کلیک لەسەر کرد بووکەن ئەپۆینتمنت واتە مەوعیدێک حەجز ئەەکەی ئەچتە ناو سیستەمەکەەوە دوای ئەوەی کە ئیمێڵەکە لێدا لێرە ئەڵێ نیو بووکین لێ دەیت. طبعا تۆ لەوانەیە لە ئێدنبرەوە نزیک بی لە لەندەنەوە نزیک بی لە هەر شارێکی ترەوە نزیک بی کلیکی ئەو شارە ئەەکەیت. زۆر باشە. لێرە ئەڵە چ جۆرە ڤیزایەک دەوێ ئۆڵ کاتەگۆری ڤیزا لێ دێن بە نمونە. زۆر باشە. هەفتەی دە یەکەم مەوعیدمان هەیە هەفتەی دە ئێمە پەنجانی پیانین. زۆر باشە. مەوعیدەکەمان نزیکە زۆر دوور نییە سپێری نادووست بەیە. لێرە ناوەکەت بە تەواوی ئەنووسی لەسەر پاسپۆرتەکەت چۆنە دەینووسی و هەروەها لێرە پیاوی یا ئافرەتی دەینووسی و لێرە موالیدەکەت دەنووسی بۆ من 12/12/1990 خەڵکی چ وڵاتێکی بۆ نمونە ئێمە خەڵکی ئایرلەند عادەتەن نابێت لەبەرەوەی ئەو خۆی سەر بە ڤیزەی شنگنە بۆ نمونە عێراق نووسی. لێرە پاسپۆرتی نەمبەری عێراقیەکەت دەنووسی. باشە. لێرە ڕۆژە نووسی کە پاسپۆرتەکەت ئیکسپایر ئەبێ. بەڕێزان هەمیشە چاوتان لەسەر فەیسبوک و یوتیوبی جەبار شێخانی بێ بۆ زیاترین هەواڵی زیاتر سەبارەت بە چۆنەتی پڕکردنەوەی ئەم جۆرە فۆرمانە. هەمیشە ئێمە ئامۆژگاریتانەکەین بەڕێزان ئەم فۆرمانە لای کەسانی یاسایی پڕ بکەنەوە بۆی تووشی گرفت نەبن. زۆر باشە. سەردانی ماڵپەڕی حکوومەتی بەریتانیا بکەن بۆ زانیاری زیاتر. لێرە سەیڤ و کۆنتینیۆ لێ دەیت ئەگەر خێزانی ترە بۆ توانی لەگەڵ خێزانی ترە مەوعیدەکان دابنەی. لێرە چ کاتێکت دەوێت کاتەکە هەڵەبژێریت سەیڤ و کۆنتینیۆ لێ ئەدەی لە خوارەوە. ئایا سێرڤیزێکی جیاوازت دەوێت نەخێر سێرڤیزی جیاوازت ناوێت بەم شێوازە. لێرە ئەبێ 17 پاوان و 21 پێنج بدەی. زۆر باشە. پەی ئۆنلاین ئەچین بۆ بەشی پەیمنت لێ پارەکە بەچی ئەدەیت تەبعاً بە ڤیزە کارت پارە ئەدەی. لێرە ژمارە ڤیزە کارتەکەت دەنووسیت و ڕقەمی کارتەکەت و ئێکسپایری تو ئەوانە و دەچی بۆ ئەو مەرحەلەی کە داوای فۆرمی ڤیزای شنگنت کردووە.
بەڕێزانەکو بینیتان هەنگاوی یەکەم ئێمە مەوعیدماندانا، هەنگاوی دووەم پڕکردنەوەی چییە؟ پڕکردنەوەی فۆرمەکەیە. بۆ نمونە فۆرمی هەر وڵاتێک لە زوونی ڤیزەی شنگنە زۆربیان وەکو یەکن، بەڵام هەندێک جیاوازیان هەیە. لێرە ئێمە لیتوانیایە وتمان مەوعیدمان داناوە، ئەچین بۆ بەشی ئەپلای ڤیزا کە چۆن داوای ڤیزا ئەەکەی بۆ لیتوانیا. لێرە ئەڵێ چ جۆرە ڤیزاکە دەوێت جۆری ڤیزاکە دیاری ئەەکەی. باشە prepare your document، دۆکمنتەکانت دیاری ئەەکەی. لێرە ئەڵێ application form، ئەمە ئۆنلاین application فۆرمە. لێرە بە زمانی ئینگلیزی هەمانە new application form، واتە فۆرمێکی تازە پڕەکەینەوە. طبعا لێرە تەواوی ئەم وردەکاریانە بەڕێزان کە ئەیبینن لە پێشچاوی ئێوەی ئەبێ بەڕاستی و دروستی پڕ بکرێتەوە. مەسەرەن لێرە تۆ بەریتانیا هەڵەبژێری، باشە لێرە ناوی خۆت دەنووسی، لێرە ناوی باوکت دەنووسی، لێرە ناوی باپیرت دەنووسی، لێرە پیاوی یا ئافرەتی دەینووسی. طبعا ئێمەمانە پڕی ناکەینەوە، تەنها بۆ ئەوەیەکو تەستێک پیشانی ئێوە بدەن کە بابەتە گرنگەکان چۆنە بۆی ڤیدیۆکە زۆر درێژ نەبێتەوە. لێرە مەواریدەکەت دەنووسی، لێرە لە چ وڵاتێک لە دایک بوویت و لە چ شوێنێک لە دایک بوویت و ناشناڵەتیەکەت واتە خەڵکی چ وڵاتێکی دەینووسی. دواتر یێتە خوارەوە لێرە دەربارەی ئەپلیکانت هۆم ئەدرەسی تۆ ئیمێڵی تۆیە، ناونیشانی خۆت و ئیمێڵ و ڕقم تەلەفۆن و ئەوانە ئەنووسی. لێرە ئیشەکەت شوێنی ئیشەکەت ئەنووسی، ئەمە زۆر گرنگە. travel document data، ئایا چ پاسپۆرتێک بەکارهێنی، جۆری travel دۆکمنتەکەت چییە، specific travel دۆکمنتە پاسپۆرتی ئێرانیە، عراقیە، home office travel دۆکمنتە چیەکە، لێرە معلوماتەکانی ئەنووسی. لێرە ئەڵێ resident in country other than the current country، ئەڵێ ئایا تۆ ئیقامەی وڵاتێکت هەیە جگە لە وڵاتی خۆت، بەڵێ ئیقامی بەریتانیات هەیە و تاریخی ئەکسپایریتەکەی ئەنووسی و ڕقمی ئیقامەکە لێرە ئەنووسی. و هەروەها لێرە ئایا فاینەڵ کەنتریت کوێیە، هەر وڵاتێکە سەفەری بۆکەی، بەڵێ هەر وڵاتێکە سەفەری بۆکەم. travel data، travel data ببورن، چ ڕۆژێک سەفەرەکەی، چ ڕۆژێک دەیتەوە. و travel fund data، و کێ پارت پێدا، ئایا خۆت مەسروفی خۆتەکەی کلیک لەسەر ئەمانە هەمووی ئەەکەی دانە بەدانە، ئەگەر کەسێک مەسروفت دەکا کلیک لەسەر ئەمانە ناکەیت. دواتر لێرە بایۆمەتریک لێ دەیت و ئەو کۆدە لێ دەیت و سیڤ و کۆنتینیو ئەەکەی چی ڕوەدا دوای ئەپلیکیشن فۆرمەکەت پڕکردێتەوە. کەواتە ئێمە هەتا ئێستا لە ماوەی 1-2 دقا چیمان کرد؟ مەوعیدمان دانا و هەروەها فۆرممان پڕکردەوە. دواتر ئەچی travel insurance ئەکڕی لە زۆربەی وەبسایتەکان لە گۆگل بنووسە travel insurance، ئەتوانین travel insuranceێک بکڕی بۆ خۆت. دواتر ئوتێل ڕزێرڤ ئەەکەی، بە نمونە تۆ ئەچی بۆ ئەم سایتە booking.com کە ڕۆیشتی بۆ سایتی booking.com بەڕێزان لەوێ شتێکی زۆر گرنگی ئەبێ ئێوە بیزانە. مەسەلەن بۆ منە تۆ ئەچی بۆ لیتوانیا، ئەبێ بۆ لیتوانیا وتێل حجزکەی مەسەلەن بۆ منە لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکات و دوتە 16 مانگ سەفەرەکەم بۆ 24 مانگ چەند نەفەرن ژمانی نەفەرەکان لێ ئەدەین. دواتر ئێستا ئەدبا بۆ لاپەڕەیەک، ئەمە لاپەڕەکەیە، ئەدبا بۆ ئەم لاپەڕەیە ئەبێت تۆ چی بکەی؟ بێت تۆ یەکەم کلیک لەسەر ئەمە بکەی هەرزانترین ئوتێل، دووەم ئوتێلێک حجزکەی کە فری کانسڵیشن بێ، واتە بە خۆڕایی کانسڵ بکرێتەوە. ئێمە ئەم ئوتێلەمان دەستکەوتووە، ئەمە بە 369 پاوەندە ئەو ئوتێلەمان دەستکەوتووە. لێرە چی ئەەکەی؟ لێرە ئەو ژوورەی کە خۆت ئەتەوێ حجزی ئەەکەیت، کە ژوورەکەت حجز کرد ئەچی بۆ ڕێزێرڤ وەکو ئەیبین لەسەر شاشەی مۆبایلەکە. دواتر زانیاری ڕقم حسابیەکەت داغڵ ئەەکەیت و هەنگاو بە هەنگا ئەو زانیارانەی کە ئەتەوێت داغڵی ئەەکەیت. دواتر با بۆ هەنگاوی کۆتایی کە چییە؟ کە داغمەڵێکمان بۆ هات لە ڕێگەی ئیمێڵەکەمانەوە، وەکو ئێستا ئەیبینی ئەڵێ مستەر فلانە کەس تۆ ئێستا ئوتێلێکت حجز کردووە، وەکو ئەیبینی ئەڵێ تۆ ئوتێلەکەت حجز کردووە، ناونیشانی ئوتێلەکە لەویایە و فلان ڕۆژ تۆ ئەچی بۆ ئوتێلەکەت بەم شێوازەوەکو لەسەر شاشەی مۆبایلەکەش ئەیبینن، ئەمە پرنت ئەەکەی دائێنەی. کەواتە ئێستا ئێمە فۆرممان پڕ کردەوە، مەوعیدمان دانا، ئوتێلمان حجز کرد، چی ماوەتەوە؟ travel insurance و تکتی تیارە. زۆر باشە. بۆ travel insurance ئەچی بۆ گۆگل، باشە ئەچی بۆ گۆگل travel insurance لێدەی، باشە زۆر ئاسانە، ئەمە هیچ کێشە و گرفتێکمان بۆ دروست ناکات. بۆ نمونە دەیان
فۆرم هەیە سەدان فۆرم هەیە سەدان کۆمپانیا هەیە توانین تراڤڵ ئینشورانسیان لێ بکری باشترینیان تراڤڵ ئینشورانسی پۆست ئۆفیسە لێرە هەنگاو بە هەنگاو سینگل شیپە واتە خۆت ئەڕۆی بۆ ئەوروپاچی بەڵێ ئاچی بە وڵاتێکی تر نەخێر ئەم شتانەت هیچی پێوەکەی سەفەر ئەەکەیت و کەی ئەگەڕێتەوە تاریخەکانیان هەمووی بۆ ئەنووسیت بۆ نمونە بۆ ئەم ماوەیە مەواریدەکەت چەنە ئەینووسی لێرە بەم شێوازە ئەبێ هەمان ئەو مەواریدە بێ کە لە فۆرمەکە داغڵت کردو ئێستا پێمان دەکا سعری ئەم تراڤڵ ئینشورانسە چەندە بۆ نمونە 17 پاوەندمان هەیە بۆ سینگل تریپ 20 پاوەندمان هەیە بۆ ستاندەرد تریپ و هەروەها 28 پاوەندمان هەیە بۆ پریمیەم سینگل تریپ و مەرجەکانیشی دیارە بۆ نمونە تۆ ئەمە ئەکریت بای 50,000 5 ملیۆن پاوەند تۆ تراڤڵ ئینشورانس دەکری 17 پاوەندە لێرە ئەچی ئەیکڕیت دواتە دووبارە ناوەکانی خۆت داغڵەکەیت و مەوالی و پۆسکۆدی ماڵی خۆت و زۆر ئاسانێکی تیانی دواتە ڕۆک و وتێرەکە چۆن حجزمان کرد ئەوش بەو شێوازە حجز ئەەکەیتەوە بەرەزان ئەمەی کە بینیتان بە کورتی چۆنێتی پڕکردنەوەی فۆرمی تراڤڵ ئینشورانس بوو بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بۆ چۆنێتی پڕکردنەوەی فۆرمی شنگن ڤیزا بۆ ئەوروپا لە بەریتانیا و هەر بەڕێزێک لە کۆمنت یا بەنامی تایبەتی ئەتوانێت پرسیار بکات لە ڕووی یاساییەوە هەر پرسیارێکە بوو ئێمە هاوکاریتانەکەین و وەڵامتان ئەدەینەوە ئەو پەڕی سڵاو ڕێز و خۆشەویستی جەبار شێخانی چاوتان لەسەر کەناڵی تیکتۆکی جەبار شێخانی بێ و یوتیوب و ئینستاگرام و فەیسبوک بۆ ڤیدیۆی زیاتر هەتاوەکو ڤیدیۆیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ